بەڵێ بێنەرانی زێدە عزیزی کەناڵی کوردستان 24 و پاسی یادگار سڵاوتان لێبێت. بەرنامەیە مافتەیەمان تەرخان کردەوە بۆ قسەکردن لە سەردۆخی کرێکاران لە هەرێمی کوردستان. دیارە ئێمە گفتوگۆکەمان زیاتر بە ئاراستەی قسەکردنە لە سەردۆخی کرێکارانی باشووری کوردستان، ئەوان خەمەکانیان چیە، معاناتەکانیان چێت. دیارە هەموو ساڵێک لە یەکی ئایاردا کە پێ وترێت جەژن، لە ڕاستیدا کرێکاران خۆیان دەڵێن ئەمە جەژن نییە، چونکە هەر لەو ڕۆژە بێ ئیش بکەن بۆی بتوانن ینی دۆخێکی باشیانە بێ، بۆی بتوانن ینی ئەوەیە و پێ وترێت گوزەرانی خێزانەکانیان یا شتێکی لەو جۆرە بۆیان دابین بکەن. بۆیە ئێمە بەسمانە بزانین کێشەکان چین، خەمەکان لە کوێن، بۆچی ساڵ بە ساڵ قسە لەسەرەوە هەیە کە بەرەو خراپبوون ئەچێت، بەرەو باشتر بوون ناچێت، هۆکارەکان چین، والایەنی بەرپرسیار چ لە سندیکاکان، چ لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی و چ لە سندیکاکان لە شارە جیاوازەکانی هەرێمی کوردستان چیان بۆ کرێکاران کردووە و لە زۆربەی ڕووەکانەوە تا چەندە لا لە کرێکارانی هەرێمی کوردستان کراوەتەوە. ئەیتەنانت قسەیەک لەسەرەوە هەیە وترێ بە بۆنەی کرێکاری بیانیەوە ئێستا کرێکارانی کوردستان، هەرێمی کوردستان لە کرێکارەوە بوون بە بێکار. ئەمە تا چەندە وایە و ئەگەر وایە چارەسەر چێ و تاکەی وابێ. من بۆم بەرنامەیە میوانداری سێ میوانی ئەزیز و بەڕێزم کردووە. هەرێک لە بەڕێزان کاک سابیر عوسمان عەلی، سەرۆکی یەکێتی سەندیکاکانی کرێکارانی کوردستان لقی هەولێر، زۆر بەخێرێن سەرچاوم. کاک چالاک ڕەوف، سەرۆکی لقی سلێمانی سەندیکای کرێکارانی کوردستان لە سلێمانیەوە تەشریفیان هێناوە، ماندوونە بن سوپاس کە لەگەڵمانی ئەمڕۆ سەرچاوما تێروا. کاک حەکیم محەممەد، بەڕێوەبەری دەستەبەری کۆمەڵایەتی بۆ کرێکاران کە لقی بڵین تایبەت بە هەولێرەوە، بێگومان پەیوەستیشە بە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیەوە. ئێوەش بەخێر بێن سەر و سەرچاوم. بۆی بیرم نەچێتەوە ئێمە بەشێکی باشی بەرنامەکەمان تایبەت کردووە بە گوێگرتن لە کرێکاران. دوای گفتوگۆیەکی کورتی ناو پاسەکە ئەچینە چایخانەی کرێکاران لە هەولێر، لە نزیکەوە قسەیان لەگەڵاکەین و ئەیان دوێنی چاوتان لەسەر شاشەکە بێت. کاک سابیر سڵاوتان لێبێت، سوپاس بۆم دەرفەتە. دیارە قسەکردن لەسەر دۆخ و خەمی کرێکاران و کێشەی کرێکاران لە هەرێمی کوردستان کۆتایی نایەت. پرسیارەکەی من بە دیاریکراوی ئەوەیە ئەم خەمە یاخود کێشەکانیان هێندە گەورن کە چارەسەر نەبن، یان هۆکارەوەی پشتگوێ خراوە بۆیە چارەسەر نابێت. سەرەتا سوپاسان دەکەمەوە دەستخۆشی لە بەرنامەکەتان دەکەین و لێرەوە دەمەوێت بە بۆنەی هاتنی یەکی ئایار دەستی یەکیەکەی کرێکارانی خۆشەویستمان دەکوشم و تەمەنای تەمەند درێژی و لە ساغیان بۆ دەکەین. سەبارەت بە کرێکاران بە خۆت دەزانێمە بە چەند قۆناغێکدا تێپەڕین بەنسبەت هەرێمی کوردستان. ئەو کاتێک کە ڕژێم لێرە بە دوایی ئەو فراغی کە دروست بووە دووبارەکە سندیکاکان کەوتنەوە سەر پێ، لە پاشەوە کە دوو ئیدارەیی دەستی پێ کرد بڵێن لە سلێمانی و لە هەولێر، پاش ئەوە قۆناغێککە هەموو یەکی گرتەوە و هەروەها هاوردەکردنی ئەو کرێکارانە بە لێشا و لە چەند کەناڵێکەوە بەبێ بەرنامە هەمووی کاریگەری هەبووە. هەروەها ئەو شەڕە نەگریسەی داعش کاریگەری هەبوو لەسەر قەیرانی وەزعی ئابووری وڵاتەکەمان بە تایبەتی هەرێمی کوردستان و هەروەها ئەو هەموو پرۆژانە لە کار کەوتن و هەروەها ئەگەر بێت و ئەمە تەمەشا بکەین مەسەلەن کرێکارمان چەند جۆرێک هەیە. هەندێک کرێکارمان هەیە فعلەن کرێکارن بە مانای تەواو کە ئەو سەرچاوەی داهاتی تەنها پشت بە دەست و بازووی خۆی دەبەستە، هیچ سەرچاوی تکەی نییە بۆ ژیان و هەمانە دەبینی قوتابیە لە کاتی پشودێ کار دەکات و هەمانە کارمەندە وەکو پێویست کە پێشتر بەرێن موچەکەی بەشی نەدەکرد پەنای دەبردە سەرکارکردن و هەروەها ئەو شار و دێهاتانەی کەوانزیی هەرێمن بە بۆنەی ئەو ئەمن و ئاسایشەی کە لێرە هەیە ڕۆژانە ڕووی تێ دەکەن دێن لێرە کار دەکات. واتە هەموو کەس ئازادە ئەگەر بێت کاری کرێکاری بکە؟ بەڵێ بڵێ ئازادە، ئەمە زیانی بە و کرێکارانە نەگەیاندووە کە هەموو سەرچاوی بژێوی ژیانیان تەنها کرێکاریەکە گیان دێتی. بەڵام ئێمە دەبێت تەماشا بکە، ئێمە گەمانێ ئیش بکەین دەبێت یاسایەکمان هەبێ پشتی پێ ببەستین. بەڵام بەداخەوە تاکو ئێستا لە هەرێمی کوردستان ئێمە یاسامان نیە کاری پێ بکەین. یاسایەکی کۆنی ڕژێمی پێشووە کە هەڵوەشاوەتەوە بە نسبەتی سەر یاسایەکی نوێ هەیە، بەڵام ئێمە تاکو ئێستا پەرلەمانی کوردستان لەو بوارەوە کەم تەرخەمە لەبەرەوەی چەند جار ئەو ڕەشنووسەت چۆتەوە پەرلەمان و ئاراستەی ئەنجومەنی وەزیران سەیریش نییە، چونکە کاندیدەکانیش من چەند
گفتوگۆم لەگەڵیان کردو کەمیان هەبوو زۆر کەمیان هەبوو یان هەر نەبووە باسی کرێ من دەڵێم بەداخەوە لە پەرلەمانی ئێمە کە گەورەترین چین و توێش کرێکارە لە هەموو جیهان لە هەموو وڵاتێک بەڵام پشتگوێ خراوە لە پەرلەمان دەبواە چەند دانیشتنی بۆ بکرێەوە پشت بەوە بەستنکەوە پەرلەمان کەمتەرخەم بووە بڵێ ئەگەر بێت و بەراوردیکەی بەو چەند ساڵی ڕابردوو سەدەها پرۆژە باس کراوە و مناقەشەی لێکراوە لە پەرلەمان چەند ڕۆژ بەڵام بۆ ڕۆژێکیان تەرخان نەکرد بۆ کرێکاران سپاس بە بڕای تۆر با پرسیارەکەی کاک سابیرت لێ بکەم کاک شاڵەگیانی پەرلەمانی کوردستان ینی چی جوانی کوردستانێ بە هێز و بازووی کرێکار دروست کراوە پەرلەمانی کوردستان بۆچی لا لە کرێکاران و ینی ئەم چینە ناکاتەوە سپاس سەرەتا بەبوونەیەکی ئەرەوە پیرۆزبایی لە کرێکارانی تەواوی جیهان و کوردستان بە تایبەتی یەکەم و لەم ڕۆژەیە سەر بۆ گیانی پاچی کرێکارانی بەرکەوتە و شەیدی ئاوەدانی دانوێنم سپاس بۆ بەرنامەکەت بەڵێ ڕاستە قسەکانی کاک سابیری لە جێخۆیەتی پەرلەمانی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنی وەزارەتی پەیوەندیدار بەم قەزەیە کە لە حکوومەتی هەرێمی کوردستانە وەزارەتێکمانەیە بە ناوی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی کە تایبەتە بەم کارە بەداخەوە تاکو ئیستا وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی ئیشی بە یاسا کۆنەکانی ژێمی بەعس کردووە کە لە کاتێکە ئەم یاسایە ئەگەر وردەکاری تیا بکەین و ڕێنمایی پێدەرکەن بۆ ئیستا کە پەرلەمان کەم تەرخەمە نەیتوانیوە پرۆژە یاسایەکی شایستە بە کرێکاران دەرکات و ئیشی لەسەر کاوە تەعمیمی کاوە بیکا بە یاسا و لایەنە پەیوەندیدارەکانیشی لەسەرکەن خۆ ئەکرا وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی هەموو ئەو ڕێنمایانەی کە لە بەرژەوەندین بۆ کرێکاران و نزیکن لە یاساکانەوە دەریکا و بەجددی ئیشی بۆ بکە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی ئەم کاری نەکردەوە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی کردوێتی ئێمە ناڵین ئیشی نەکردووە هەر هیچی چی نەکردووە بەڵام لە ئاستی پێویستانیە ئەگەر کراوە بۆچی دۆخی کرێکاران وایە بەڕاستی وایە کەم تەرخەمە وەزارەتیش کەم تەرخەمە چونکە وەزارەت کەم تەرخەمەکەی ئەوەیە یاسایەک ئەگەر تعدیلاتیشی پێکرد بێ ئەگەر ڕێنمایشی پێدەرکرد بێ ئەوەی کردووە بە دوواداچوونی جدی بۆ نەکردووە تۆ وەرە خوارەوە سێرکە کاگەرگار بە لەشکرێک کرێکاری بیانی لە وڵاتێ تۆ وەرە تەماشاکە چ زیانێکی بە کرێکاری ناو خۆگەیاندوە لە هەموو ڕوویەکەوە زیانی پێگەیاندوە لە ڕووی ئەوەی ئەم کرێکارانە بە کرێکی کەم ئیشەکەن لە وڵاتە لە ڕووی چترەوە ئەم کرێکارانە شوێنی خواردن و خە و حەوان و ئیشان لە هەمان شوێنەکە ئیشی لەسەرەکەن ئەمە بێتە سەبەبیەوەی بە کریچ کەم ئیشەکە و کرێکارەی خۆماڵەکان ناتوان هێزی کار یعنی لەم وڵاتەیە کە دنیا بۆ هەموو جوانکاری دنیا بۆ ئێنێتە بەر ناتوانن لی مستەفید من وەکو ئینسانەکانی کە پێی بژین باشە کەواتە بۆچی کە دێنە سەر شاشە و لە کاتی یادەکانە ئاماژە بەوادن کاوان چی پێویست بۆ چەندیان توانی و کاریان بۆ کرێکاران کردو ینی ئێمە هەم پەرلەمان هەم حکوومەت جاری ناتومەتە سەرباسی سندیکاکان ئەنی بەبەستمە بزانم چکە ئێوە پارێزەری کرێکاران و ئێوە دەنگی کرێکاران ئەو خەتی ئەو هێڵی نێوەندن کە لە نێوان کرێکاران و حکوومەت هەیە لە نێوان کرێکاران بەڵێ وەزارت هەیە ئەمە تەنها قسە بووە تا ئێستا کە کراوە لە ١٩٠ ئەمانە هەمووی قسە بووە هیچی خزمەتێکی ئەوتۆی بنەڕەتی و ئەساسی بە کرێکاران و بەم توێژە گرنگی کۆمەلگانە کردو بەداخەوە کاک حەکیم بێمە لای جەنابتانیانی مەبەستمەوەیە بە پرسیارێکی گشتی دەست پێ بکەین ئەم کاک سابیر ئەم کاک چالاک ئاماژەیان بەوەدا کە حکوومەت و پەرلەمان و وەلناویشیاندا وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی کەم تەرخەم بووە ئەوەی لەسەری بووە نەیکردو و پێشکەشی کرێکارانی نەکردەوە تۆ تێبینی لەو ڕۆوە چیە زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە وەکو هاوڕێیانم بەبوونەیەکی ئایار پیرۆزبایی لە سەرجەم کرێکاران دەکەم وەکو تێبینێکی عامیش لە زۆربەی بەرنامەکانی تایبەت بە کرێکاران تێبینی ئەوە دەکەین کە نوێنەری ژووری بازرگانی حزوریان نیە لەو بەرنامانە چکە بەڕاستی ژووری بازرگانی تەرەفێکی کاریگەرن ئێمە لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی برادران لە سندیکا دەزانن شوڕەکای ئیجتیماعین هەر یەکە و لە سندیکای کرێکاران و ژووری بازرگانی ئەندامن هەلم لە لیژنەکانی ئێمە هەم لە ئەنجومەنی بەڕێوەبردننی سندوقی خانەنشین و دەستەبەری کۆمەڵایەتی شوڕەکای ئیجتیماعین هیچ بڕیارێک لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی دەرناچێت بەبێ ئەو دوو تەرەفە هیوادارم لە بەرنامەکانی داهاتوە قسەمان لەگەڵ جەناب تا کرد قسەتان بکردا پێشنیازم کردایمانە ئەگە مەجال بێ نوێنەریوانی بەشدار بێ
بەنسبەت یاسا لەگە ڕێزم بۆ ڕای ئەو برادرانە بە ڕای خۆمیانی یاسامان هەیە بەڕاستی ناکرێ برێن ئەمە یاسایەکمان نیە ڕاستە یاسایەکە ئی زمانی ڕژێمە و لە ساڵی سەری یاسای خانشین دەستەبەری کۆمەڵایەتی پێین لە ساڵی 71 دەرچووە بەڵام ئەگە بێی لە یاسایەکە ورد بیەوە بەڕاستی شتی جوان و ڕێکوپێک و شایستەی تێدابەوە بۆ خزمەتی کرێکاران لەو کاتەوە لە هەفتاوێکەوە تا ئێستا دۆخی کرێکاران هیچ گۆڕانکارێکی بەسەردا نهاتووە بۆی ئەم یاسایە ڕێکتر بکرێتەوە گۆڕانکاری بەسەدا هاتووە و پێویستیشە گۆڕانکاری تێدا بکرێت لە یاسایەکە یعنی ئەوە دیفاعنیە لە یاسایەکە بەس وەکو ئەوەی کە بڵێن هیچ یاسایەکمان نەیە یاسایەکە زۆر خراپە بەو شێوەیە نییە ئێمە لەوێ جەنابتان ئاگادار بن لە 2012 لە پەرلەمانی کوردستان بە یاسای ژمارە 4 تعدیل کرا قانونەکە ئێستا بەو ئاخیرە دیسا بەڕێوەبەرایەتی گشتیمان گشتاندنی کردو بۆ سەرجەم دەوائیرەکان تێبینی و ڕایەکانی خۆیان بنووسن لە سەیاسایەکە بۆ ئەوەی بکرێتە پرۆژە یاسا چکە پەرلەمانیش بەڕاستی ڕاستە پەرلەمانتار بۆ خۆی پرۆژە یاسا تەقدیم دەکات بەڵام ئێمە ژۆکو وەزارەت بۆمان هەیە پرۆژە یاسا تەقدیم کەین قسەکە ئەوەیە برادران لە سندیکای کرێکاران دەتوانن پرۆژە یاسا لە پەرلەمان ئەکرێت سەبارەت بە دۆخی کرێکاران بەڵام وەزارەت ئەتوانێت پرۆژە یاسایە بێت سندیکاکان نەتوانێت پرۆژەیانە بێت بالضبط سندیکاش دەتوانێت گلەیەکە لە پەرلەمان گلەی عامە یعنی ئەو وەزع سیاسی کە لە هەرێمی کوردستان دروست بۆ و پەرلەمان بەو شێوەیە نەکەوتۆتە سەس کە دەنایمە پرۆژە یاسامان حازرا لە پەرلەمان بەس ئەوەیە یعنی هەتا ئێستا بەو شێوەیە ئیشی لەسەر نەکراوە دەنا پرۆژە یاسای کارمان حازرە وەکو باسم کرد ئێستا لە مەرحەلەی خۆ ئامادەکردین بۆ هەموارکردنەوەی یاسای خانشین و دەستەبەری کۆمەڵایەتی کرێکاران هەریەکەو لە ئاستی خۆی پێشنیار و با بڵێن ئەو فەقەرانی کە پێویستە لە یاسایەکە هەموار بکرێتەوە بەرزی دەکاتەوە بۆ بەڕێوەبەرایەتی گشتی لەوێش لە مەرحەلەکانی داهاتوان ئیشی زیاتر دەکرێت قسە لەسەر ئەوە هەیە دۆخی کرێکاران لەم ینی باسی قەیرانی دارایی کرا باسی ئەم شتانەکە خۆ دۆخی کرێکاران ئەم 4-5 ساڵە خراپ نەبووە پێشتر باش بوو بێت بزەبدە منمە بەستم لێرە ئەوەیە ینی حەقی وایە ئێمە بە شێوەیەکی گشتی باشی یاسایەکە نەکەین وەکو دەرێ پەنجە لە سەبرینەکان دابنێم زانی خەلەلەکان لە خەلەلەکان چین لە کوێن خەلەلەکان چین لە کوێن قەیرانی دارایی طبعاً هەموو شتەکانی ئیفلیس کردەوە بەڕاستی کاکسابیر لە هەولێرە ئاگادارە پێش ئەوەش لە مەرحەلەکان هەر بەو شێوەیە بووە ینی ئێستا حالیان ئێمە کە باز دەکەین هەژ لیژنەی پشکنینمان هەیە یاسا بە چ جێبەجێ دەکرێت بەوەی کە لیژنەکانی پشکنین چاودێری جێبەجێکردنی یاسایەکە بکەن هەژ لیژنەی پشکنینمان هەیە لە بە قەیرانی دارایی لە بە نەبوونی سوتەمەنی لە بە نەبوونی ستاف لە بە نەبوونی کۆمەڵێک مەسائل لەوانەیە ڕۆژی 2 لیژنە 3 لیژنە 4 لیژنەمان دەربچێ بۆ هەموو هەولێر و دەوروبەری یعنی ئەوە هەمومان هەست بۆ دەکەین کە ئەوە تەختیە ئەو ئیشە ناکە بەڵام توانایەکەش لە کاتی ئێستا هەر ئەوەندەیە باشە کاک سابیر ینی بەنسبەت کارەکانی کاک حەکیم و ینی ئەوانەی لایەنی پەیوەندداریشەوە کەم تەرخەمیەکان لە کوێن ینی قورسە لیژنەکان زیاتر بکرێن بۆی زیاتر لا بکاتەوە لە دۆخەکە بێگومان ئیمکانێتی دەوێت ئێمە کاک حەکیم دەزانێمە سوپاسی دەکەن ینی بە هاوکاری لەگەل لژنەی پشکنین نوێنەری ئێمە 4 نوێنەرمان ڕۆژانە لەوێت داوام دەکەن باش ئیلتیزامیانێ بەڵام بەداخەوە وەکو باسی کە ژووری بازرگانی یەک نوێنەری هاتووە دەبێت لە هەر لژنە یەک نوێنەریان هەبێ چکە ئەوان ژووری بازرگانی یەک نوێنەری هاتووە چونکە بابەتەکە بە گرنگ نازانێت یا چی وڵی تر ئەوە دەبێت پێینەوتراوە ئاراستەی ئەوان بکرێت لەبەر ئەوەی ئەوان نوێنەری خاوەنکارن ئێمە نوێنەری کرێکارەکەینا کاک حەکیمیش کە نوێنەریان لەوەیە تەمسیلی حکوومەت دەکاتن وەزارەتی کارە قانون یعنی نوێنەری قانونا ینی کاک حەکیم و هاوڕەکانی دەسەڵاتی زیاتریان هەیە و جێبەجێ سەرۆکی لژنەکەنا نه مەسەلەی جێبەجێکردنەکە چێت سەردانی شوێنی کارەکە دەکەن شوێنی کارەکە دەبێت دراسێکی وردی دەکەن ئایا شوێنی حەوانەوەی چەند کەس دەستەبەر کراوە ئایا ئەو ژینگەی تێدا دەژین ئەو خواردنەی ئەو خەوتنەی ینی شوێنەکە دەتوان راپۆرتێکی ڕێک و پێک نوێنەری ئەوان و نوێنەری ئێمەش بەرزی دەکەینەوە بۆ وەزارەت لەوێ دراسە دەبووە مادام بەرز کراوەتەوە شوێنی حەوانەوە و سەلامەتی شوێنی کار بێعیبە بۆ باس بکەم تو ئەگەر تەماشاکەی چەند هزار پرۆژە و کارخانە و شوێنی کار هەیە لە شاری هەولێر بەو چوارە ئایا ڕۆژی چەند جێگا تەختیاکەن وەکوەکەی منی شەر پرسیارەکەی من لە سەرتاوە ئەوە بوو ناکرێ زیاد بکرێ بۆ ئەوەی فریا بکەوێت ئەکرێتن بەڵام ئایا کە دارایی بۆیان دابین نەکەن بودجەیەک ئۆتۆمبیلیان دەبێت سوتەمەنی دەوێت ئێمە ئەگەر بێت و منحەیەکمان نەبێ ینی هیچ سەرچاوەیەکی داهاتمان نییە ئایا لە چۆ تەمیلی ئەو کارمەندە بکەین ینی ئەی مافی کرێکاران لەکوێیە مافی کرێکاران ئەوەیە کە مەسەنە ئەو کرێکارێکە دێ سەردانمان دەکا کێشەی هەبێ هەتا بگاتە دادگاش ئێمە داکۆچی لێ دەکەین
و لە ئەستۆی خۆشمان دەگرین خەرجەکانی دادگاش باشە هیچ کەیسێکتان قزیەکتان لابەوە کە کرێکارتیای براوە بوو بێ بە سەدان قزێمان هەیە گەر پێویست بێ هەر کاتێک لە بەرنامەیەش تایبەت بۆ دێنی نە یعنی کرێکارتیایە براوە بوو بێ بەڵێ بەڵێ داوای مافی خۆی کردبێت و وەریگرت بێتەوە گەڕاندومانەتەوە هەندێکی لە شوێنی کارەکەی دەرکراوە هەندێک مافی خوراوە پارەی خوراوە بۆمان گەڕاندێتەوە و هەندێکیش کەم تەرخەم بووە خاوەنکارەکە بردوێتەوە باشە ویستت چی بڵێ کاکەیم ویستم باسی ئەوە بکەم یعنی ئەگە بە واقعی باسی با بڵێن مەشاکی لە گەورەکان بکەین ئەوەیە کە بەڕاستی وەزارەتی مالیە وەزارەتی دارایی ڕێگرە لە بەرەو پێشچوونی ئیشەکان لەبەر ئەوەی ئێستا ئێمە وەکو بەڕێوەبەراتی دەستەبەری کۆمەڵاتی بۆ کرێکاران ستافێکی کەممان هەیە زەختێکی زۆر مڕاجعێکی زۆر بە داواتان کردووە ستافەکە زیاتر بکە وەزارەتی دارایی ڕازی نەبووە ئەکید ئێستا داوامان کردو ینی بە نووسراوی ڕسمی بەرزمان کردوەوە بۆ سەرێ بەڵام هەتا ئەو وەختەی کە با بڵێن قسە لە مەوزوعەکە دەکەین ستافمان بۆ دابین نەکراوە سەرڕای ئەوە وەکو باسمان کرد نەبوونی بودجەیەکی پێویست بۆ ڕاپەڕانی ئیش و کارەکان نەبوو خەرز نەکردنی سەعاتی ئیزافی کاری سەرڕایی ینی لیژنەی پشکنینمان هەیە کە دەوام تەواو دەبێ ئیشی تەواو دەبێ لەوەی زۆر بمان دەزانین ئێواران زۆربەی مەشاریعەکان ئێواران ئیش دەکەن ئێمە لیژنەمان ناتوانێ سەردانی مەشروعەکان بکە ئێواران لەبەر ئەوەی سەعاتی ئیزافی بۆ سەرف ناکرێ ئەو مخەساتی هەیە کە بۆ سەعاتی ئیزافی سەرف ناکرێ نەسریەی دائیرە نەسریەکی کەم دانراوە بەڕاستی یعنی کەواتە سوپاس دەکەم هەر لێرەوە ینی کاک چالاک بۆمان دەرەکەوێت کە حکوومەت گرنگی نادات بە دۆخی کرێکاران وە گرنگ نییە بەلایەوە دۆخی کرێکاران چەند خراپە بێ شکەوە تاڵێ پێویستمان بە ستافێکە ستا پێویستمان بە بودجەیەکە بۆمان دابین ناکە وەزارەتی داری ڕاستی نابێت وەڵام من سوپاسەکەم بۆ جیاواز لە هەردوو هاوڕێم بیرکردنەوەی من جیاوازترە لە هی هەردوو هاوڕێم خاڵ یەکەمەوەیە ئەم دوو بەڕێزار دووچان باسی وایان کە لە لیژنا بەشەکانە نوێنەری ژووری بازرگانی تیابێت من نوێنەری ژووری بازرگانیم بۆ چییە نوێنەری ژووری بازرگانی داکۆچی لە سەرمایه‌دارەکانەکە یعنی نوێنەری ژووری بازرگانیە سیری تەلارساز و بیناساز و کابرای بزنسمانەکە خۆ نایە سێری کێشەی کرێکار بکە ئەمە خاڵیەک خاڵی دوو ئەمان باسی ئەوەکەن کە لیژنەکان لیژنە هاوبەشەکان لە سنووری هەولێر هەشت لیژنیان هەیە من لە سلەیمانی چوار لیژنەم هەیە بەڕێبەراتی زمانی سلەیمانی چوار لیژنەیە چوار نوێنەری منی تیا فعالیشن و ڕۆژانەش سەردانی شوێنەکانەکەن بەستەوەی ژمارەی کەمی ستاف کێشە نییە کاک حەکیمە با کێشە هەیە ئەیش بە پێی ڕێژەیە چۆن کێشەنی ینی تۆ ئەگەر ستافەکە کەمتر بێ حتمما کێشەی کەمتریێتە لاوە ئەگەر ستافەکە زۆرتر بێ و بەرفراوان بێ و بۆجۆ لە بەردەسا بێ و کاک حەکیم باسیەکە ئەمە بەڵام کاک حەکیم خەزەکی گەڕانەوە بۆ وەزارەتی مالیە بە داخەوان نییە دایری وەزارەتی کار تۆ سێریکە داهات و سەرچاوی داهاتی وەزارەتی کار سیرکە چەنە بەقەدر یەک بیرەنەوە داهاتی هەیە جانەکەم ئەو پارەی لە کرێکار و لە زمانی وەرەگرێ لە کرێکاران و لە خاوەنکاری وەرەگرێ بۆ زمانی ئیشمایی ئێو پارەیە چێتی چوە تۆ پێم بڵێ و پارەیە چێتە نابێ حکومەت وەزارەت بە من بڵێ و پارەیە چێتە چوە ئەگەر کاک حەکیم ئیجازەم بە بەیاسە هاتووە ئەبێ ئەم پارەیە لە سەتاسی ئەم پارەیە بجێڕێتەوە بۆ پرۆژەی خزمەت گوزاری بۆ کرێکاران باشە کاکە میکە بە پرۆژە بۆ خزمەت گوزاری بۆ کرێکاران بیکە بە لیژنا بیکە بە کاری هاوبەش بۆ بەدواداچوون بۆ کێشەکانیان فەرمو خۆ ئەم پارەیە توانی بەکاربیێنیتەوە ینی من سیرم لێ دێ باسی کاک حەکیم باسی پارەکە بۆ بەکار نایێتەوە ینی پارەکە لە کرێکارێکی داما وەرەگرن و لە خزمەتی خۆشیە بەکاری نایەنەوە یادگارجان من ئەمە هەمووی بۆ کورتکەمەوە لە خاڵێکا کە ئەمە هاوبەشە من بە جەناب دەڵێم لە ماوەی 25 ساڵی حکوومەتی هەرێمە 25 ساڵی ڕابردووی حکوومەتی هەرێمی کوردستانە وەزارەتێکی تایبەتمەندی هەیە کە ناوی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیە باشە ئەم وەزارەتە تایبەتمەندە بەوە بودجەی خۆی هەیە ستافی خۆی هەیە وەزیری و مدیر عام و جێگر و ئەم هەموو بەڕێزانە ئیشی تیاکەن سێریکە چەند کەس ئەم وەزارەتە بەڕێوە بە باشە لە ماوەی 27 ساڵ 25 ساڵ تا 27 ساڵی ڕابردوو تا ئیستا نەیتوانی بێ ئەم یاسایی کە کاک حەکیم باسی کرد یاسای هەفتاوێکی ساڵی 39 ساڵی هەفتاوێک نەتوانێت هەموار کاتەوە نەتوانێت ڕێنمایی پێدەرکە ئەم وەزارەتە نەتوانێت ئەمە بکە ئەتی ئەمە وەزارەتە بۆچی باشە یعنی ئەم وەزارەتە نەیتوانی بە تاکو ئیستا پلانێکی استراتیژی هەبێ کاگەردگەرد ئەزانی دنیا بە پلانە ڕابڕێەوە وەزارەت بە پلانە ڕابڕێەوە حکومت بە پلانە ڕاد ئەگەر هەیەی بە پێمان بڵێ کاک حەکیم پلانی هەیە وەزارەت ئەڵە پلانیان نییە ئەگەر پلانێکی 20 ساڵە 10 ساڵی هەیە با پێمان بڵێ
بۆ ئێمەش ئیشی لەسەر هاو بەشیان بێ وەزارەت پلانی هەیە و برادرە باسی نوێنەری ژووری بازرگانی کرد ئەوە بە یاسا دەبێ ئەندام بن لە لیژنەکانی ئەمە یعنیەوە بە دەسەڵاتی ئێمەدانی کێشە یاساکەمان نیە ئێمە زیاتر بەرنامەکە تایبەتە بە مافی کرێکاران بەڵێ خاوەنکار بەڵێ چکە خاوەنکار هەست ناکرێت بێماف بێت بەڵێ بەنسبەت کرێکاران یعنی ئەوەی کە لە یاسایەکە داهاتۆ مۆزوعی خانەنشینە مۆزوعی ئیسابەی عەمەلە مۆزوعی مکافەیە مۆزوعی خزمەتە ئەو شتانە هیچ کرێکارێک ناتوانێت برێ ئەو ئیشانە بۆ ئێمە نەکراوە ینی ڕۆژانە خەڵک دێ سەردانی ئێمە دەکا پاداشت کۆتایی ڕاژە وەردەگرێتەوە هەموو دوو مانگجارێک خەڵکی کە لە کەرتی تایبەت تەقاعودە معاش لە لای ئێمە وەردەگرێ ئەوانەی کە لە کەرتی گشتی تەعین دەبن ئەو خزمەتی لە کەرتی تایبەت هەیە دەیگوازنەوە بۆ کەرتی گشتی ئەم یەک ئامارت بدەمێ لە 2010 نزیکەی 3000 کرێکار پاداشتی کۆتایی ڕاژەی وەرگرتوتەوە 3000 کرێکار بەس لە هەولێر پاداشتی کۆتایی ڕاژەی وەرگرتوتەوە ئەو مەبلەغی بەس لە هەولێر ئەو مەبلەغی شارەکانی دیکە وەکو باسم کرد ئەم باسی هەولێر دەکەم باشکە معلوماتی کاملم لە سەوانیە ئەو مەبلەغی کە لە پاداشتی کۆتایی ڕاژە ئێمە سەرفمان کردووە لە 2010 نزیکەی 7 ملیارە یعنی ئەو پارەیە کە لە خزمەتی کرێکار سەرف کراوە نزیکەی 900 ملیۆنمان وەکو ڕاتبی تەقاعودی کرێکاران داوە هەموو دوو مانگجارێک بەبێ تەخیرکن بەبێ دواکەوتن ئەما بێ لە شارەکانی دیکەش پرسیارەکەی من ئەوەیە بە یاسا ڕێکخراوە لە شارەکانی دیکەش ئەبێ ئەمە بکرێ قانون یەک قانونە بەس ئەو معلومات ئەمە لە سلێمانی تەطبیق کراوە لە هەموو شارەکان تەطبیق کراوە بەس ئەو ئامارێکە ئەمن دەیدەم وەکو باسم کرد لەبەرەوە هەولێرە مدیری زمانی هەولێرم ئەوە لە هەولێر ئەو بابلێن ئەو مەبلەغەمان بەڵێ تەوزیع کردووە زۆر بە کورتی زۆر بە کورتی جەنابیان ڕاستەکات هەمووی کەوای باسی کرد بە تەواتی ڕاستەکە لە یاساکە هاتووە باش بەڵام کاگەردگەر تۆ بە من بڵێ لە ساڵی 2010 لە سنووری سلێمانی حەو کرێکارخانە نشین کراوە قابلی ئەوەیە ئەم هەموو حەو کرێکارخانە نشین کراوە ئەویش 5 یان مردوون دوانیان بەرکەوتن باشە کرێکاری ئەم کاک حەکیمی خۆشەویست ئێمە هەردووکمان ئەو لە لایانی حکومی من لە لایانی سندیکای کرێکاران هەردووکمان داکۆچیکاری لە مافی کرێکار بەڵام من بە جەنابی ئەڵێم بۆمان ڕوونەکاتەوە کرێکاری خۆماڵی بۆ دوای ساڵێک و 6 مانگ ڕاژەی خدمە وەرەگرێتەوە و کرێکاری بیانی دوای 24 ساعت پارەکەی وەرەگرێتەوە بۆمان ڕوونەکاتەوە سەبەبی ئەمە چیە ئەم یاسایە بۆ وایە کابرایەکی ئیجازە بە کابرایەکی کرێکارێکی خۆماڵی کە ئەوێ خدمەکەی وەرگێتەوە ڕاژەکەی وەرگێتەوە خۆیان ئەزانن باش لەم کۆمەلگایە ئەژین جەنابی لە هەولێر و من لە سلێمانیم هەموو ئەو کرێکارانی داوای ئەم پارەیەکەنەوە دوو سەبەبی زۆر گرنگی یەکیانەوەی نەوەزارەتی کار نەیتوانێت وشیاری کاتەوە پێی بڵێ ئەمە بۆ مستەقبەل تۆ خانەنشین یا ئەکریتە سەر کەرتی گشتی ئەما بێ بە خزمەت بۆ جەنابن نەیتوانی وانی وشیارێکی گشتی نیە ئەمەی تێبگەنێ حاڵەتی دووەم ئەوەیە ئەو کرێکارە خۆماڵانەی کە یانەی ئەم پارێ وەرگرنەوە کاگەرگەر لە 90 لە نەبوونیا وەرێگرێتەوە بۆ نەخۆشی وەرێگرێتەوە خێرە تۆ تەقدیمیەکە ئەڵێ ئەم ڕاژێن بەرەوە دوای ساڵەکەی دیتەوە دوای 6 مانگی کرێکاری خۆماڵی دوای کرێکاری بیانی دوای 24 ساعت وەرێگرێت زۆر باشە لەوێ گفتوگۆکەمان تەواوەکەین ئەجوڵین بەرەولای کرێکاران باوانیش خۆیان ناگەیان لە گفتوگۆکە بێ قسەیان لەگەڵاکەین دیارە قسە لەسەرەوە شەکەی لەو کاتەوەی کە ئیتر بزوتنەوەی 8 کاتژمێر و 8 ساعت کارکردن و 8 ساعت نووسن و 8 ساعت چێژ وەرگرتن لە ژیان و لەوێەوە کە دەستی پێکردووە حتمما ینی لە چوارچێوەیە باسی ئەوەش کراوە کام کرێکارە مافی ژیانی هەبێ نەک بەردەوام لە ناوکارا بێ لە لەم هەرێمی کوردستانەیە ئەوە وەکو پێویست نییە 8 ساعت ینی ئەو برادرە باسی ئەوە دەکات کە لە سلێمانی 7 کرێکار تەقاعود بووە بڵێ وایە واڵێ بەس باسی ئەوە بکات چەند کەس حەقی تەقاعودی هەبوو دایری زمانی سلێمانی تەقاعودی نەکردووە یان ئەمن وەکو هەولێر بۆ تەقاعودیان نەکردووە مستحقی تەقاعودی نەبووە دیارە یا ئەوەی کە چڕویەکەوە ینی مستحق نەبووە مۆزوعی تەقاعودی توانای هەبووە کار کاتوەر ئیجازم بەکردنەوەی بدەم کاگەر مۆزوعێکی تەقاعودی وەکو تەقاعودی کەرتی گشتیە کرێکار دەبێ 30 ساڵ خزمەتی هەبێ بەبێ ڕەچاوکردنی تەمەن تەقاعود دەبێ ئافرەت 25 ساڵ خزمەتی هەبێ بەبێ ڕەچاوکردنی تەمەن تەقاعود دەبێ ئافرەت تەمەنەکانیشان بەبێ ڕەچاوکردن 30 ساڵ و 25 ساڵەکە بە ژێرە یاساگە سەیری یاسایەکە بەبێ ڕەچاوکردنی تەمەن تەقاعود دەبێت با عەرزت بکەم عەجەلەم لێ مەکە ئەوەی کە 20 ساڵ خزمەتی هەیە چ پیا و چ ئافرەت پیا و تەمەنی گەیشتە 6 ساڵ
20 ساڵ خزمەتی مەزمونەی هەبێت تەقاعد دەبێت ئافرەت 55 ساڵ بێ 20 ساڵ خزمەتی مەزمونەی هەبێت تەقاعد دەبێت یعنی ئەگەر کرێکارێک نەگەیشتە ئەو تەمەنە ئێمە چۆن تەقاعدی بکەین سپاسانەکەم بەڵێ بینەرانی ئەزیز لەگەڵ هەر سێ میوانەکەم و میوانی دیکەش ئەچین بەرەو لای کرێکاران بۆی لە نزیکەوە بیان دوێنین و خەمەکانیان بزانین هەر ئێمە قسەکەین. بەڵێ بینەرانی ئەزیز دووبارە سڵاوتان لێبێت وەکو وتم ئێمە بەشێکی زۆری بەرنامەکەمان هێناوەتە ناو کرێکاران لە چایخانەی کرێکاران لێرە مەبەستمانە زۆرترین کرێکار بدوێنین وار ئێمە قسەی لەسەر نەکەین وار سندیکا هەر جێتی حکومی هەر بەڕێوەبەرایەتی دەستەبەری کۆمەڵایەتی قسە لە دۆخەکە نەکەن ئەوان خۆیان باسی دۆخی خۆیان بکەن و خۆیان ئاماژە بە خەمەکانیان بکەن و خۆیان داواکاریەکانیان بگەێنن من بۆ سەرەتا لە خات و گوڵەباخەوە دەست پێیەکەم مەبەستمە یعنی ئێمە تەنها خۆتەزانی ئێمە تەنها کرێکاری پیاومان نییە با بڵین لە بوارەکەیە کرێکاری ئافرەتیشمان هەیە بەگشتی ئەگەر ئاماژەیەک دواتریش هەوڵە دەم بێمە وڵات بەگشتی ئاماژە بە خەمی کرێکارانی ئافرەتیش بدەیت ئەوان خەمەکانیان چییە ئەوان لەلایەن خاوەنکارەوە چۆن مامەڵەیان لەگەڵەکری ئایا ئێستیغلالەکرێن ئایا لەبەر ئەوەی مێینەن لە نێوان دەست ینی کەوانەیە کە تەنها لەبەر ئەوەی ژنن تەنها لەبەرەوەی ئافرەتن مافەکانیان نەخورێت فەرموو سەرەتا پیرۆز حەزم دەکرد پیرۆزبایی ڕۆژیەکی ئایار بکەم لە هەموو کرێکاران پیرۆزباییان لێ دەکەم بەڵام پیرۆزبایی بەڕاستی هیچ ئیسفادەچی نیە ئەگەرەمە هەموو ساڵێ بین نفسی داواکاریەکانمان بەرزکەینەوە هیچ ئیستیجابە نەبێ سەبارەت بەو پرسیارەی جەنابەت کە پرسیار لە کرێکارانی ئافرەت دەکەی لە کوردستان کرێکاری ئافرەتمان زۆرە لە ڕابردوش زۆرمان هەبوو ئێستاش زۆرمان هەیە بەڵام بەداخەوە لەبەر هەندێک بڵین عاداتی ئیجتیماعیە لەبەر نەبوونی قانونەکە کە پارێزگاری لە مافی هەموو کرێکاران بەگشتی و ئافرەتان بە تایبەتی بکە لە زۆربەی حاڵەتەکان بۆ نمونە دەبینین ئافرەتێک کرێکاری دەکات لە ماڵێک ئیستیغلال دەکرێت ناشرینترین جۆرەکان لەوەی ئیستیغلال بکرێت یان جاری ئەوەی کە دەزانن دایکێکە و منداڵی هەیە و هەتیوی هەیە و مەجبورە هەر ئیشێک بکە یعنی ئیکاری زۆری پێ دەکەن بۆ سعاتی زۆر جاری وا هەیە لەسەر و 15 سعات ئیش دەکا ڕاتبەی زۆر کەم مانگانە لەوەیە 250,000 نەبی باشە ئەوە چۆن بژێوی ژیانی پێدابیم کە چۆن خەرجی منداڵەکانی پێبدا هەر ئافرەت نابڕاستی چونکە ئەمڕۆ ئەمە لێرەین ئەگەر باسی کرێکاران بەگشتی بکەین لە کوردستان ئێمە پێشتر کە لەگەڵ برادران مناقەشەی بڵین ئەجر و کرێ و معاش و شتمان دەکرد دەمانگۆ کە بڵین تقریبا شتێک هەیە ناوی حەدی ئەدنایە لە بۆ ئەجر حەدی ئەدنای ئەجر واتە کەمترین کرێکە ڕێگە پێدراوە لە وڵاتە هەر کەسێک هەیبێ ئەوە حالیان لە عێراق پەرلەمانی عێراق 350,000 داناوە کوردستانیش وەکو برادران باسی دەکەن لە لای ئێمە بە زۆری 285,000 کە هەم بۆ کرێکاری ژن و هەم بۆ کرێکاری پیاویش زۆر ئەو ژمارەی کە دانراوە هێڵی 5,500 باشە ئەڵێ بەردەوام کراوەیە بۆ وەڵامدانەوەی پرسیار و سکاڵای کارمەندان و کرێکارانی کەرتی تایبەت ئەم ژمارەیە هەموو کرێکارێک بە ئافرەتانی شەوانەیش لە ماڵانیشی شەکە نەتوان استفادەی لێ بکەن وەڵاهی کاگیاتگار ئەمن ئەندازیارم 10 ساڵە لە کەرتی پیشەسازیش دەکەم تازە لە جەنابتەوە گوێم لێ بوو ئەگەر ژمارەی وا هەیە ئەگەر هێڵی گەرم هەیە ئەگەر شوێن هەیە من شکایەتی لێ بکەم دەنگی خۆمی پێ بگەینم ئەی بۆ خەڵکی احتیاطی نایزانی هۆشیاری کرێکاران بە ژمارە 5,500 لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بە هەمانگی لەگەڵ ڕێکخراوی GIZ ئەڵمانی لە ڕۆژانە لە نۆی بەیانیتان 5 ئێوارە وەڵامی کرێکاران هاتەوە ئەگەر خەمێک کێشەیەکیان نەبوو بۆی هەر ئێستا بزانن ئەوە تۆ نەتبیستووە وەڵاهی من نەبیستێ نازانم ئەگەر کرێکاران گوێیان لێبوو بی لێرە لای کرێکاران سپاس دەکەم خاتون بێمە لایەن پیاوە بەڕێزە ڕۆژانە لە دوای کار لە دوای ماندووبوونتان لێرە کۆوە بنەوە بەرنامەکە بۆ ئەوەیە بزانین خەم و کێشەکانی ئێوە چییە کەم و کوڕیەکان چییە خاوەنکار چۆن مامەڵەتان لەگەڵاکە ئەو کرێی وەری ئەگرن تا چەندە ئەتوانن ژیانتانی پێ بەڕێوە بن فەرموو کچینی کرێکار بەعام مەغدوولە بەعام هەتا ئێستا کرێکارمان هەیە ئەوە لە مارێک کەتیە فەوکەتووە کرێچیە نیتی ژیانی وی نیە بچی لە دکتۆر خۆی ئەم پێ ئەمەلیاتکە لە کاتی ئیشەکە لە کاتی ئیشەکە بەربوویتەوە بەربۆتە ئەی منە شاگردی خۆمەوە لە مارێک کەتیە هەردوو چاوی لە دەستدایە یەکم بەربوویتەوە ڕانیشکایە ئەوە معلوماتێ چێژێ لەگەرم چینە ماڵەکەی کرێچیە نیتی
لەبەر ئەوەش نییە هۆیەکە خاوەن کارەکەش لای لێ نەکردووە ناکەس نەخێر نییە بەخۆم ئەوە ناوچینی خۆم ئێواران یان هەفتە بە هەفتە لۆی کوێتان لێ ئاگادار کردووەتەوە ینی لە وەزارەت لە سندیکاکان کەسانەوە کاکسابیر لە سندیکا بۆ نمونە جانەکەم ئەمن بەخۆیکەکە نزیکەیتەوە بەخۆم چوویمە چینی کرێکارەنە هەویەی نقابم هەیە لە 81 چوویمە هەویە نوکەمەوە دەرێ پارەم بدێت 12,000 گوتم ڕاستە دەدەم بەس ئایا ئەتوو ژیانەکەی من وەرە تامیرکە لە هەشتاویەکەوە هەویەم کرێکاری ئیجازەمە هیچ تەتەوەری نەکردووە ئێستا شەر کرێکاری هیچ تەدەوری نەکردە ئاین 37 ساڵە کرێکار دەستت پێ کردووە یەک قەنات یەک چینە کرێکار یەک قەناتێک نەهاتێ برێت چینی کرێکار لێرە ئیش و کاری چییە ئەوە ئێمە فەرم ئەوە چاخانەکەمە لێرانە هەتا ئێستا ئەوە مێزەکەمە لەسەری دادەنیشم کرێکاران لەسەر و مێزانەدا دادەنیشی ئەگەر چینی کرێکار ئەوە لەسەر مێزە دانیشی لەسەر ئەسەرەکە دانیشی بەس یازوق لۆ حکوومەتەکەم حکوومەتەکی گەولە و گران نێ پشتگیری کرێکار بکە تخوا ئەوە ژیانە لەگە کرێکار دەڕواتە سەر کرێکارم هەیە کرێ چییە نیتی ژیانەکەی ئەگەر ڕۆژێ 30,000 لە دەمێ نییە لەبەر هۆی چێ نییە چینی دەوڵەت زۆر هاتە ناوم هەروو ئێستا بگرە لە چینی چەنا غەیرەبی هاتە ناوم ئیشێ دەکا بە سپیکاریت بە لە بخچیت بە کاشیت بە عەلانچیت بە نەزارت بە حەدادت هۆی چیا ئیش دەکا ئێستاوە کرێکار ئیش دەکا وەست مەتری کاشی بە 2 دینار لۆ من ئیش دەکا لۆ من دەناسی بە 2 دیناری ئێرانەکەی ئیش دەکا سوورەکەی ئیش دەکا ئەمە کاریگەری کردووە کە کوردەکە ئیشی پێ نەکرێ سپاس با ئەوانی تریش بدوێنین سپاسانەکەم بینەکوێ با لەم پیاوەوە دەست پێ بکەین من پرسیارێکت لێ بکەم من ماوەی پێشوش برادێک پێی وتم وتی بۆ نمونە بە 50,000 ئیش بکەین کرێکاری غەیرە کورد بە 25 کا بە 25,000 ئیش بکەین بە 10,000 کا بە 10,000 ئیش بکەین ئەو بە 5 کا بە 5 بکەینەوە بە 30,000 کات وایە فەرموو برای بەڕێزم ئەوەڵەن نزیکەرەوە پامەکەمەیە لە وەزیری ئاوەدانکردنەوەی وەزیری ئەوەی کە خانی و بەرەی دروست دەکە دەمەوێت ئەو پامەی پێرا بگەینن گەلک شەرمە کە ئیش دەردەکە ئەو پارەی کرێکاری خۆمان 1 دینار استفادە لێ ناکە ئەو پارەش هەموو دەستەوە دەرێ مخابن حکوومەتاتی ئەو هەلە نابی حکوومەتاتی ئەو هەلە دەبی کە پارەکە لە ناو شارەکەی بزولێتەوە لەبەرەوەی فەرمو ئەوە من هەویەمەیە لە ساری هەشتا ئەمن نەجارم 39 ساڵە 39 ساڵ کانی ماپم ئەدی لەو جێ ئیشم دەکرد لە مقاوڵان زمانیان لە من وەرنەدەگرت زمانیان نەدەجێراوە کانی ئێستا عنی ئەنگۆ دەتانەوێ ئەو حکوومەتەی من دەیەوێ سبە و دووەچی حەداد نەجار کرێکار ئیسرات بکەوەتی پەرکەمێوی دەبی سبە و دووەچی نەکرێکارمان دەبینێ نە نەجارمان دەبینێ نەکاسستیمان دەبینێ هەموو دەبی ئیسرات کەین ئەوە زەربەکە حکوومەتاتی ئەو هەلە نابی واتە ئێستا کرێکار و دارتاش و ئاسنگەر و هەمووی لە دەرەوە هێنن بەرێ هەموو لە دەرەوە وڵاتی من دەبی دەرۆزای بکە من وامزانی هەر ماست و مۆز و شت لە دەرەوە کرێکاریش لە دەرەوە قسەتی دەکەم ئەو قسەی تادیدی حکوومەت نییە وعدت دەدەمێ کرێکار کو وڵاتی دروست کردیە کرێکار هەرەندە بیگری تێچش دەداتەوە بەخوای توکا منەوە تەمەنم گەچە ڕۆژێک محتاجی زغارای بم کە بڕوخێم بمەوێ بڕوخێم ناڕوخێم ئەوان دەرخوێنمە من چونکە لەبەرەوەی کە محتاجی پاکەتێک زغارەی بم هەزاری وەچی من نانیە بخواتن کرێخانی پێ نادرێ ئەوە ژیانوان ناسە سەرێ ئابداکردنەوە خانی دەردەکە سوقای دەردەکە نییە کرێکاری من وەرە وعدت دەدەوێت دەچینار بە شوعەچی ئەگەر یەکی عێراقی بوو یان یەکی بە تەمەن حرەسەکە عێراقیە ئەوی ئێرانیە سووریە تورکیا ئەوها ناسە سەرێ بداتە من پارەکەی لە وڵاتی خۆم سرف دەکەم زمانی دکتاتۆری سەدامی مسی لە عێراقیشی دەکرد دەیگۆ ئەگە سەتاسەتیش بکرد با دەیگۆ 50 دەبی لە وڵاتەی سەرفکەیەوە ئێستا بە گونیە پارە دەستە دەرێ نابی کاکە حکوومەتاتیوانی ئەو پارە لەنا وڵاتی ناسوورێتەوە ئەوە غەڵەتە برای بەڕێزم دارتاشێکەوە ئەزانێ کە ئەو پارەیە ئەبێ لە ناو خۆی هەرێمی کوردستان لە ناوخۆی هەرێمی کوردستان هیچ نەبێنیوەی ئەو پارەیە بمێنێتەوە بۆی بازاری پێ ببوژێتەوە بۆی دۆخی کرێکارانی پێچاکرێتەوە بڵێ حکوومەت ئەمە نەزانێ من یەک پرسیارت لێ یەکەم بەس مایکەکەت نزیک بێ بۆی دەنگت یەک ڕۆژ ئیش نەکەی چی ڕۆدا بەو خدای نیتمان لەبەر ئەوەی نیتمان
ئێستا ئەمە هەموو عەداد و نەجار و بەنا و کاشی چی هەموو لەو شارەی دەسوڕێنەوە 10,000 دینارمان لە بارچی نییە لەبەر ئەوەی ئەمن کە لۆ ئیشەکەی دەچم بە 4,000م گرتی ئەوی کە بە 2,000 دەیکا نایداتە من ئێمە 1,000 مەتردارم هەیە 1,000 مەترداری هێت جەجێوە لە مارکەتینە لەو جادە چتی دەفرۆشین ئێرانەکەی دەرناکە لەسەر جادەکە کوردەکەی دەرەکە عارەبانەکەی بارەکە ئەیبا عرەسەکەی من دەبا عرەسە ئێرانەکەی نابە عەرەبەکەی نابە کوردەکەی دەبا هیچ سوودەشی لە بۆ من نییە هەتا ئێستا فەرمووە هەموو گەنجە لەو بازارەی دەسوڕێتەوە جێژە یعنی گەنجی خۆمان بێ ئیشە فەرمەوە پیاوە عەمبارە ئێستا ئیش نەبیکە ئەوە تۆ لە چایخانەی دانیشتیا ساعبێ 9 منداریە با بچمە لای بڕۆ لای پێی برێ بزانە چەند منداریە خەرچ قوشتە پێیە ئەم پیاوە صاحبی چەند منداڵن نۆمدارمانێ 9 منداڵ هەموو ڕۆژێ ئیشەکەی تا سومەنا عەلافان لێ ئەوە یەک هەفتەیە هیچ نەبوو یەک هەفتە گەڕای ئیش نەبووە نییە تەنانەت ئەو ڕۆژەیشی کە ئەم بەرنمەیە لە یەکی پێنج لە یەکی ئایاردا بەزێت ڕۆژی ئێوەیە لە یەکی ئایار ژێوە ئیشەکەن لێکرۆ عمرمەوە بۆ 30 ساڵە من هەر ئەمباریە 20 ساڵە ئەمبار دەکەم کێشەکان چیە بۆی باسی کاویت ئەمە تا ئەمن یەک هەفتەیە ئەوە گوتمان بە 3,000 دەین نەخوا گوتی نا ئەوە هەیە ئێرانی هەیە بە 2,000 دێن تەخوارێ صاحب کار ئەوەی گۆ بەمە ناکە باش ئەو کێشانەی ڕۆژانە ینی ڕوبەڕووی خۆت مناڵت خێزان تەبێتەوە چین ئەی تۆڵە یەک هەفتە گەڕاوە من ئیشێکم دەست نەکەوت لە مارم عادەر شەڕەخەوە هیچ نەبیستەکەی ناوەڵە نارم نەبوو برام منداڵەکانت دەخوێنن چارم دەستەمەت کە بێ چواری لە مەکتەبە چارش کچکۆکەنەوە قسەی دڵی خۆت بکە قسەی دریمە نەگی من ئی هەموو کرێکاران ئەوەی هەر لە عێراق نەک لە بەز لە کوردستان بی سبحان الله خدای تەبارەتەعالا ئەو عێراقەی دروست کردیە بەرەکەی بەس بێگانە دەخواتن وەرە بڕۆ ئەو بازاڕەی هەردوو نەفەر بە زمانە قسەی دەکاتن تووشی لەرزشی بوویمە ئەمە لە 6 نەجار مندار بوویمە لە 6ەوە تا ئێستا نەجاڕیت و هەر نەجارم هەر نەجارم بەس ئەوەندەیە کرێچی نیمە حەزەکەی ژیرفانیشمت لە بۆ دەردەینم الحەمدولیلا ئەم بەشان و شەوکەتی خۆمی شێ دەکەم معتاز نیمە بەس نابی ئەتوو ئەمنی بە بێگانە بدەیت باشە یەکێ لەو قسانەی کاکری ئەوترێت کوردەکان ئامادەنین ئەو ئیشانە بکەن کە بێگانەکانێکن وایە کاکە دەرناینی لە بۆ من ئەمن مەتری بە 2 دینار و 500 ناری دەرناینی باشە غەیری ئەوە ئێوە ڕۆژانە لێرە کۆبنەوە چ کێشەیەکی ترتانەیە چ خەمێکی ترتانەیە چ مشکلەیەکی ترتانەیە چ داواکاریەکتانەیە ئێستا لێرە ئەو بەڕێزانە لێرە حەزوریان هەیە ئەوە لە سلێمانیەوە بەڕێزاتوە لە سندیکایە کاک سابیر لە هەولێرە لە سندیکایە کاک حەکیم هەر لە دەستەبەری کۆمەڵایەتیە و تا بە شێوەیەک لە شێوەکان نوێنەرایەتی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیەکە چ داواکاریەک چ پرسیارێکەکەینێ هاتینە ئێرە ئەوە بەروە ڕوو دانیشتینە با ڕۆژەشی لە ڕۆژان ناتونەتە ناوتان بە حیاتی با لە هەمووی بپرسن هەر نازان چاخانە کرێکارە نەشێندرێت چ نسیبەتە دەقەومێتن لەسەر سەری فەقیریە لەسەر سەری کرێکاریە سپاس با بچینمە لای ئەوانی تریش با ئەم پیاوەش بدوێنم ئێستا دێمە خزمەتت ئەم پیاوە مانگی دوو بوو لە جێگەیەک لە هەولێر بە منی ودوتی بەرنمەیەک ڕێک بخەن بۆ کرێکاران بار وەزعێک بوو لە ڕێگەی فەیسبوکەوە ژمارەکەیم دۆزیەوە و تەلەفۆنم بۆ کرد کە حزوریە بێ لێرە بۆیە تووە دوێنم تۆ چونکە لە تەمەنە لەمان گەنجتری لەم بەڕێزانەی لێرن وەکو گەنج ئەگەر نوێنەرایەتی ئەو گەنجانە بکەی کە کرێکاری ئەەکەن وەستایە کرێکارە هەر شتێکە خەمەکانیان چییە مەشاکلیان چیە ئاماژەی پێ بدە بە کورتی وڵی خەمەکان گەلک زۆر یەکەم جای یەکەم پرسیارم لەو بەڕێزانەیە ئەوانە سندیکای کرێکاران بۆی بەواستەی ما بەواستەی کرێکارانمان موچەکە لەمەوە دەکەن یەکەم جار باوانە دەست دەکار بچێشنەوە ئەگەر کیچیان پێ ناکرێ با من لە شوێنی خۆیاندانێن ئەگەر حکومەت ڕێم پێ بدا ڕێکار خۆشکەری گەلک ئاسانیان زۆر زۆریشە بتوانم ئیشیان بۆ بکەم بۆ نمونە ئەیانتوانی چی بکەن و نەیان کردووە بۆ نمونە ناتوانن هەر بەسیتریشت یعنی کرێکارە بیانیەکان ڕێیان لێ بگرن نێنێرە ئەمە ئەکرێ هەر نەیەن ئەمە هەر زۆر ئاسان ئەو کرێکاری لە ناوخۆی گەشتیاری بێنەرەخەتی کارەکان دێت ئێرانی و سووری کاتونێتە ئێرە بۆ گەشتیاری دێن بەڵام
هەموو ماگەی قامەی نوێ دەکەن و دێنێرە بۆ کارکردن بە ناوی گەشتیاریەوە دێت و لێرە کرێکاریەکات باوی بۆ کرێکاری و ئەی بۆ گەشتیاریش دێ هەردێتە ئێرە کرێکاری دەکە سپاس بۆ جەنابتان جەنابتان ویستان چی بڵێن با ئەم پیاوە قسە بکات تۆ خۆت گلەیت چییە داواکەم ئەوەیان بێش و بێکارین هەمومان ینی وەکو ئەوەی من لەناو بەرنامەکە لەناو پاسەکە وتم کرێکار لە باشووری کوردستان ئێستا بووە بە بێکار وایە بەڵێ بزەبت بێکارە و ئەو کرێکاریەکەشتان پێڕەوا نابینن نەخێ پێمەڕا نابین با لێرەوە دەست پێ بکەین تۆ ویستت قسە بکەی قسەکان بکە و ئەچمە لای میوانەکانی دیکەشم فەرموو زۆربەی برادران باسی مشکلەکانی کرێکارانیان کرد کە بریتە لەوەی دەستی کرێکاری بیانی زۆر دێتە ئێرە بەڵام ئەگە بێجگەلەوە خاستەن ئەو کرێکارانەی خۆمان کە ئیشیشیان هەیە چونکە زۆر کرێکار هەیە ئێستا لە پیشەسازی ئیش دەکا لە کارگە ئیش دەکا لە شەریکات و پرۆژە ئیش دەکا ئەوانەی لەوێشن مافیان نییە جا ئەوە خەتای سندیکایە بە دوای داناتی خەتای وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیە کە گرنگیان پێنادا و قانونەکانی کە هەیتی هەر لەسەر وەرەقەی حوبر على الورق نووسیتەوە تطبیقی ناکە ئەوەی نازانم خاڵەکەم دەمەوێت زۆر تەرکیزی بکەمە سەر سەلامەتی کارە لە شوێنی کار لە هیچ جۆرە ئاماژەیان پێدا وتی هەردوو چاوی لە دەستداوە و جاراز دەکەم ئەمن لە پێش چاوی خۆم دیتم عملەکی 16 ساڵی کە ئەسڵەن مەمنوعە لە ژێر 18 ساڵی ئەمە ئیش پێ بکەین یەکێک لە کۆمپانیا گەورەکانی هەولێرە کە ئەسڵەن خاوەنەکەشی یەکێک لە بەرپرسەکانە و دیارە ئیشیان پێی دەکرد لە کاتی یەکەم ڕۆژی ئیشپێکردنی لاقی ڕاستی قاچی قەتع بوو لێ بۆوە هەر ئەو ڕۆژی لەوێن دەرێ بەس پارەی تەکسیەکەیاندا نردیانە خستەخانەی نەپارەی دکتۆریاندا نەوەکو لە قانونی عملی عێراقی کۆنەکە و تازەکەشی کە هاتووە دەبیڕاتبی ساڵەکی بدەنێنە ئەوەشیاندایە کە حسابینەوەی نەکرد سپاس کاک حەکیم بێمە لای تۆ یعنی لە وردە گفتوگۆیەکی پێش بەرنامەکەش ئاماژەت بەوەدا کە یاسا کرێکاری بیانی و کرێکاری ناوخۆ خۆماڵی وەکو یەک حساب بۆەکە و ئەگەر ئەوەندەی پێتەکرێت جوابی ئەو گلەیانە ئەوانیش بیتەواڵی ئەوانیش کەم تەرخە من ئەوانە نوێنەرایەتی ئەماکەن و نەیانتوانی نوێنەرێکی باش بن بۆ ئێمە وەڵاهی ئێمە لە معاناتی ئەو برادرانە تێدەگەین بەڕاستی بەس باشتەکان تێکەڵ یەک نەکەین ئێمە لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی تەنیا ئیجازە بەو کرێکارانە دەدرێت کە ئیش بکەن لە پرۆژە ئیش بکەن یعنی ئەو کرێکارێکە و برادرانە بە زۆری باسی دەکەن نەتزارە یان عارەبانەی هەیە یا لەسەر شەقام ئیش دەکا بەڕاستی ئەوە وەکو وەزارت ئێمە ڕێمان پێ نەداوە کرێکاری بیانی بە گوێرەی تعلیماتی هێنانی کرێکاری بیانی دەبێت کرێکار ینی ئەڵێن بە ناوی گەشتیارەوە دێت لێرە کرێکاریەکە ئێوە نابێت چاودێر بن کرێکار دەبێت لە پرۆژە ئیش بکە دەنا ئێمە وەکو وەزارەت موافقە هیچ کرێکارێکمان نەکردووە کە لە سەشق ئەو هێڵە گەرمە چیە کە دانراوە ئەو هێڵە گەرما لە 2013 لە کۆنگرەی ڕۆژنامەنووسی نازانم لە 2013 هەیە نازانم یعنی لە کۆنگرەی ڕۆژنامەنووسی ئەو خاتونەش لە مەجالەکەی شەکاڵە یەکەم جارێک لە کۆنگرەی ڕۆژنامەنووسی جەنابی وەزیر ئیعلانی کرد هەموو کەناڵەکانی ڕاگەیان هێڵێک ژمارە تەلەفۆنێکەیە ژمارە 5500 بۆ ئەوەی ئەگەر کێشەیەکتان هەبوو تەلەفۆنی بۆ بکەن و ئاگداری بکەنەوە لە جەنابەوە قسەیەمان گوێتان لێ نەبووە ئێمە بەرپرسنی لەوەی جەنابیان گویان لێ بۆ یاننا ئێمە باشە کرێکارانە ناکەن هێڵی گەرم 5500 لە کۆنگرەی ڕۆژنامەنووسی و جەنابی وەزیر بە ئامادەبوونی هەموو کەناڵەکانی ڕاگەیاندن ئیعلانی بۆ کراوە یعنی کە خەڵکێک ئاگای لێنێ بەڕاستی ئەوە ئێمە لێ بەرپرس نین دوو ئەمن بەرپرس نیم لەوەی بێم ئێواران لە کن جەنابیان دابنیشم بەڕاستی ئەو نە ئیشی منە نە ئیشی من نییە ئیشی من نییە خەمەکان کاکە ئێمە دائیرەمان هەیە ئێمە وەزارەتمان هەیە بەڕێوەبەرایەتیمان هەیە ئەو برادرانە و بەڕێزانێک وەزارەت و بەڕێوەبەرایەتەکان نابێ پەیوەندی لە نێوان خەڵکو لە نێوان کرێکار و خۆیانە دروست ئەو بەڕێزانەی کە داوا دەکەن کە دەڵێن بێ ئیشن ئێمە بەڕێوەبەرایەتی کارمان هەیە ناونووسی بێکارەکان دەکەن چەند لەو بەڕێزانە سەردانی و بەڕێوەبەراتیان کرد و ناوی خۆیان تۆمارکردەوە بۆی ئیشیان بۆ بدۆزنەوە چەند کەسیان لەوێ سەردانیان بابێ مەلای کاکسامی یعنی ئەوان ئاماژە بەوادەن ئەڵێت کرێکارە بیانیەکە ئێمە بە چەند ئیش بکەین ئەو بەکەمترەی کات کێشەی بۆیان دروست کردووە ئەوە ڕاستە ئەمە بەخێراتنی هەموو لایەکان دەکەین ئێمە ئیشی سندیکای کرێکاران ئەوەیە داکۆچی لە مافی کرێکارەکەین
باوەکو کاکعچین گوتی هەر کەسە ئیشی خۆی بزانێ هەر کەسێک هاتبێ ڕووی لە ئێمە کرد بێت کێشەی هەبێ لەگە خاوەن کار مافەکەمان بۆ وەرگرتەوە هەتا پێویست کاتا دادگاش ئێمە ئیشی ئێمە نییە ئەوەی بۆ بەس با ئەوانە بێن دەرگا لە ئێمە بگرن خڕ ببنەوە بڵێن وەرە ئەوانەمان بۆ چارەسەرکەن ئێمەش بە پێشیانەکەوین بۆ هەر دەستگایەکی بیانەوێ بەڵام لێرە دابنیشین و ئێمە باسی بکەین ئەوە سندیکای کرێکارانەوەتە نێزیکە لێن باڵەخانەکەەوە دیارە ئەگە بێن دەرگامان لێ بگرن ئێمە ناچارنی ئیشیان بۆ بکەین بەڵام کە دەرگا لە ئێمە ناگرن واتە دیارە هیچ کێشەیەکیان نییە واتە نابێ بێدەنگ بنە بێ دەرگاتان لێ بگرن بۆ ئیشیان بۆ بکەن برا ئەمە ئەوە هاتوونەتە ناویان ئەمە مەقەرمان هەیە لەوێ دائیرەمان هەیە ئەمە نازانم ئەتو بێ ئیشیان بە ئیشی کە هاتی ئەوێ وەرە دەرگەم لێ بگرە دانیشە چایەکی بخۆ برێ کاکەم بێ ئیشم ویان نا یان کێشە کەس ئەوە نییە ئەوە لە گۆڕێ نییە ئەتو ئەوێ پێ نازانی کەس چەند ساراوێت بە جێشتیان کەس نەیگوتێ پارەمە گوتمان سەردام کە وەرە کێشە چێوە دەرێ چێوەی پێگوتی ئەتو چیشت بەو زەلامە بەێ کە دێنە ژۆرە پارە ئەخر هاتی داوای چت کردیان ئەڵێ بۆ نەهاتووی داوای مافی چوینە ئەمەلەمان بەربیتەوە زەلامان بەربیتەوە لە قورجوتە خوارێ ئەوە بووە هەر بەدەی خوشتەی گوتنی بەس پارەی تەکسەکە چی نایدایتەوە کە بستە بگاتە پێ بگاتە خەستەخانە بەخۆمان بریتمانە خەستەخانەی عیلازمان کرد دەریان دەکەن سندیکای چ دەوەرە ببینە مافەکەی بدە دەوەڵڵاهی لەناو عالەمە لەو کردکردەوە خەیرات هاتی دەرکەی لەمە بگری چێ فەرمو لێ سبێنێ دێم وەرە سبێنێ وەرە ئەوە کاکسابیر لێرە بەڵێ ئێوەدا ئێوە بچن بۆ لایەنەوە مافتان بۆ ئەمر سبێنێ نەفەرەکەش لۆ دەینێ بینە بەعایلەوە دەینمەکرد کرێتیشە معلوماتشی هەیە ئەوە تا ئەو کابرام عملیات بکردیا لە خەستەخانە نەزارە والله بالله تلای تەشەبزم لە بە دکتۆری کردیا لە چێ بەربیتەوە لە چێ بەربیتەوە ئەمە خاوەنکارەکەی گاز دەکەین دەبی مەسەڵ معلوماتی هەیە خاوەنکاری چیە دەبسە خاوەنکارم کو خاوەنکار یەک دەقە تاسین ئەمن لۆ تو ئیش دەکەم بە مەتر ئیش دەکەم ماقولە بنێمە تو بینە پارێ و دکتۆرم دەبمە دکتۆری پیاوەش قسەستانەکەم لێک دەقە برای بام لە ژیانت دەهاتی ناوچینی کرێکاران تو ئەوخوات چا توی دیتی ئەلێرە کەسم نیە ئەوخوایەوەتە چاخانەکەم هەیە فەرمو تەمەشایکە هەموو سبووک و پیسە کابرەت نیتی چاکاتەوە چاخانەی گرتیە مانجێ بە ملیۆنشی لۆی دەرنانی بە تەمای چاش 250,000 ئەوە ڕاستە کورە کرێکار فەوتایە کرێکار ژیانی ڕۆییە بەرمان عەسەو لە حکوومەتەکەم دڵنیام ئەم بەرنامە لە سلێمانی بووایە کرێکارەکان هەمان ئەم قسانەیانە کرد معانات و خەمی کرێکاران لە تەواوی کوردستان یەکە لە سلێمانی ئاوایە چۆن بەرگریتان لێیان کردووە وەڵام من ئەگەر قوربان گوێمان لێ بێت فەرموو من ئەگەر تەواو بەڵێ کاگە یادگار من ئەگەر مۆڵەتم بەی بەڵێ کاک چالاک فەرموو قسەکانی بکە کاک چالاک قسەکانی بکات فەرموو بە یارمەتیتان من ئەگەر کاگیادگار ئەگەر مۆڵەتی من بەی من شوێنەکەمە جۆزمەوە لەم جێگایدا یعنی شوێنەکەمە جۆزمەوە بۆ ناو کرێکارەکان حەزەکەم ئەگەر ئەو برا بە ڕێزانە ڕێمکەن ئالای ئەوان دانیش باشە بابێتە بینتانەوە ئالێر دەنیشت کاگیادگار سەرەتا منەمەوێ بەم بە ڕێزانە لەگەڵ ئەمانە هاوشانی ئەمان من سندیکای کرێکارانم بۆ داکۆچیکردن لە مافی ئەمان من نەبەرپرسم نەمەندێکی حکوومەتم منیش ئەوان کرێکارم بۆ داکۆچکردن لە مافی ئەمان دەنگمە خەمە پاڵ دەنگی ئەمان تکار لە حکوومەتی هەرێمەکەم تکار لایەنە پەیوەندیدارەکانەکەم ڕێگری بکەن لە کرێکاری هاوردە بۆ لەبەر ئەوەی ئەم کرێکارانە بتوانن بژێوی ژیانی دابینکەن بە ئیجازت بۆ ئەوەی ئەم کرێکارانە بتوانن بژێوی ژیانی خۆیان دابینکەن ئەڵێ کرێکار بەهێز و بازووی بژێوی ژیانی دابینەکە ئەگەر ئەم کرێکارە بە ڕێزانە ڕۆژانە کاریان نەبێ بیکەن و داهاتەکەی وەرنەگرن و نەیبەنەوە بۆ ماڵ و مناڵەکەیان و خوانی پێنەژێنن ئەی لە چۆ پاریان دەزەکەوێت ئەی لە چۆ بتوانن پێی بژین خۆی خەتەرێکی گەورە هەیە کاگەرگار ئەگەر تا ڕێژەی بێکاری بەرز بێتەوە کە بەداخەوە لە 2010 ڕێژەی بێکاری لە 18 تێپەڕانوە ئەمە خەتەرێکی گەورەی ئەمنی قەومی
اقتصادی هەموو پێش بەرنامەکە ئاماژەت بەوە داوتت پرۆژەیەکەیە لە کوردستان 300 کرێکاریە 150 عەرە بە 150 هیندی بەڵێ وایە ئەمە کاگیادگار ئەمە سەبەبەکەی ئەوەیە یاساکان کەمتەرخەمن ڕێکی نەخستووە حکوومەت و وەزارەتی کار بەداخەوە من هەمیشە ناوی وەزارەتی کارێنم کە وەزارەتی کار بە دوواداچوونی بۆم کێشار نەکردو ئەبێ بەپی یاسا ڕێکیان خا یاسایەکەیە کاڵێ بێ کرێکارەکانی دەم هەرێمە ئیشەکەن دوو کرێکاری ئەبێ کرێکارەکان فەنی بن دوو کرێکاری خۆماڵیان لەبەر دەسابێ لە ساڵێک کەمتر و لە 2 ساڵ زیاتر لێرە ئیش نەکەن بۆ ئەوەی بتوانن کرێکارە خۆماڵەکان فێری ئیش بکەن بەس بەداخەوە کرێکار لە وڵاتە بە ناوی گەشتیاریەوە داخڵە بێ لێرە کرێکاریەکە سپاسانەکەم من زۆر سپاسانەکەم زۆر سپاس بۆ کاکچالک کە لە سلێمانی و عەزیەتی کێشا بوو سپاسی گوڵەباخانەکەم سپاسی کاک سابیرەکەم سپاسی کاک حەکیمەکەم بەڵێ بینەرانی ئەزیز من دڵنیام ئەگەر ئەم بەرنمەیە 10 ساعتی تر درێژ بکەینەوە خەمی کرێکاران معاناتی کرێکاران تەواو نابێت ئەوەندە خەمەکانیان زۆرە یعنی جاران ئاماژە بە وادرا کە مافت و خواردەمەنی و ئەم شتانە لە دەرەوە ئاورداکرێڵێن ئێستا کرێکاریش لە دەرەوە بۆمانەیەنن دارتاشیشمان لە دەرەوە بۆیەنن ئاسنگەریشمان لە دەرەوە بۆیەنن و کرێکارانی خۆمان پشتگوێ خراون ئێمە لە کوردستان 24 بەردەوامە بین لە گرنگیدان بە خەمی کرێکاران بە خەمی چین و توێژەکانی دیکە تا بەرنمەیەکی دیکەی پاسی یادگار پاسەکەی خۆتان ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بن خواتان لەگەڵ